بە بەشداری وەزیری کشتوکاڵی حکوومەت یاریمی کوردستان سێمین فستیڤاڵ هێنار بۆ بەرەمە خۆماڵیەکان کرایەوە. فستیڤاڵەکە لەلایەن ئەنجومەنی ڕێکخراوەکانی هەڵەبجە بۆ ساڵی سێم کرایەوە و لە وتەیەکیشیدا وەزیری کشتوکاڵ ڕایگەیاند پێویستیان بە بەرەمی دەرەوە نییە و بەرەمی ناوخۆی و خۆماڵی پێداویستیە سەرەکیەکانی بازاڕەکانی کوردستان پڕ دەکاتەوە. وەسپاس بۆ خوا لە زۆربەی ئەو بەرهەمانەی کە سەرەکین و پێویستن بۆ ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە تیاندا بە خۆبژێوی گەیشتوین. واتە پێویستمان بە هاوردە نییە، بەڵێ هاوردە هەیە، بەڵام بۆ بازاڕە، بۆ ئارەزووی جیاجیایە کەسێک بەرهەمێکی وڵاتێکی تری پێ باشترە ئارەزووی جیاتری لێ ئازادە، ئێمە ڕێلەوە ناگرین، بەڵام ئێمە بەرهەمی خۆماڵی خۆمانمان پێگرنگترە و پێمان پێویسترە و هەمیشە داکۆچیمان کردو دووپاتی دەکەینەوە کە داوا لە هاوڵاتیانی خۆمان دەکەین تا بەرهەمێکی خۆماڵی خۆیان دەستکەوێ دەست نەبن بۆ کڕینی بەرهەمێکی هاوردا. لە فستیڤاڵەکەدا نزیکەی 100 جوتیار و باخەوان بەرەمە کشتوکاڵیە جۆرە و جۆرەکانی سنووری هەڵەبجەیان خستە ڕوو کە زیاتر بوو لە 25 جۆر. هاوکات جوتیارەکانیش لە فستیڤاڵەکەدا ئاماژە بۆ دەکەن بێبازاڕی ڕووی لێکردوون و داوای هاوکاری لایەنی پەیوەندیدار دەکەن بۆ باشترکردنی بەرەمەکانیان. ساڵانە فستیڤاڵانە کە کرێن ئەگەر ئێمە وڵاتمان هەبێ و حکوومەتمان هەبێ گرنگە. حکوومەتێک نتوانێت ساردخانەیە دروستکە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە ماوەیەکی کورتە بتوانانی ئەم هەموو بەرهەمە هەنا لە یەک کاتا پێگا لە یەک فەسڵا پێگا گوناه هەم هەنارە لە یەک فەسڵا پێگا ساردخانەیە نەبێتی کە دواییە بیخیت و ئەبازار لە بەرۆ شتەکە گران نەبێت. ئەمە تا حەزکەی گرنگە، بەڵام ئایا گەر نەتیجەی نەبێ بۆچی باشە بۆ نمونە کە بە بازار نەکرێت کە خۆمان ئێمە وەرزی هەنار فرۆشتن یەک مانگە تقریبان یەک مانگ وەرزمان هەیە، لەو مانگە ئیتر ئەگەر هەنارەکەت سەرف نەکەی یا شوێنێکت نەبێت یا هەڵگری یا بەڕادێکت نەبێ خراپە بێ. بەم جۆرە فستیڤاڵان ناتوانی خەڵکانی دەرەوە بێنە ناو شتە جوانەکانی هەڵەبجە ببینن، گەشەی پێ بدرێ بۆ هەموو شتێک زۆر باشە. وڵا زۆر پێویستە بەڕاستی ئەمە وێناکردنی ئەو شوێنەیە کە تیاژین ئەمە بەڕاستی هەنێشت هەنێ بابەتە بینین ئێستا کە پێشتر نەمان بینیوە. ئەم جۆرە فستیڤاڵان دەرخەری ئەو شتە نمونانیانێ بەڕاستی بۆ پێشکەوتنی ئابووری وڵات زۆر گرنگە. دەستخۆشی لەو ڕێکخراوانەکەم کە ساڵ بەم کارە و دەستخۆشی لە وەزیری شەکەم کە بەڕاستی یەکێکە لە وەزارەتە سەرکەوتووەکان بەڕاستی لە ئەم پرۆژە سەرکەوتوانەیە. وەرزی پاییز ناوبانگی هێناری هەڵەبجە لە هەموو شوێنێک دەنگ دەداتەوە بە شێوەیەک لە سنوورەکەدا 8500 دوانم زەوی کراوە باخ هێنار. لەگەڵ ئەوەی هێناری هەڵەبجە توانیوێتی پێداویستی ناوخۆی و بازار پڕ بکاتەوە، هەندێک جاریش هەناردەی دەرەوە دەکرێت. باخەوان و جوتیارەکانیش داوای دروستکردنی ساردخانەیەک دەکەن لە سنوورەکەدا چونکە تا ئێستا ساردخانە نییە بۆ هەڵگرتنی بەرەمەکانیان. سێمین فستیڤاڵ هێنار هاوڵاتێکی زۆری لە هەڵەبجە کۆ کردەوە. وەک باخەوانەکانیش دەڵێن ئەگەر باران ببارێت تاموچێژ هێنارەکەی هەڵەبجە خۆشتر دەبێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.